سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ ئێمە زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە لەبەرەوەی ئەمڕۆ هاتوومەتە ئەم گوندە جوانە و چاوم بە ژمارەیەک مناڵی ئازیزی گوندەکە کەوتووە. ئادی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لەکوێی؟ قایمتر؟ ئافەرین گوندی هێنارانی سەرو سەر بە ناحیەی کوێیە؟ ناحیەی بەکرەجۆ. سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵەی قایم بۆ خۆتە. مناڵەکان پێتان خۆشە سەرەتا چیرۆکێکتان بۆ بجێڕمەوە؟ دواتریش هەندێک گفتوگۆکەین لەسەر گوندەکەتان و ئەمەوێ هەنە زانیاری بنێ باشە؟ ئەڵێ باخەوانێکی پیری دڵفراوانی بە بەزەیی هەبوو. ڕۆژانە لە باخە پچکۆلەکەیە کاریە کرد و زۆر دڵخۆش بوو بەکار و بەرهەمەکانی خۆی. ڕۆژێک لە باخەکەیە مارێکی بەدی کرد کە لە بن بەردێکا هێلانەی کردبوو. باخەوانەکە لی نزیک بۆەوە تا ئازاری نەیە. لە کاتی ناخواردنە مارەکە لەسەر سفرەکەی نزیک ئەبۆوە و ئەو خواردنەی کە باخەوانەکە ئەی خوارد بەشی خۆشی ئەیە بیخوا. باخەوانی بە بەزەیی مارەکەی کردە هاوڕێی خۆی و بەهێمنی لەگەڵ یا جوڵایەوە. ڕۆژێکی زستان مارەکە سەر بوو بۆیە لەسەر لقی دارەکەوە کەوتە خوارەوە. باخەوانە پیرەکە زۆر بەزەی پیاتەوە بۆیە تورەکەیەکی قوماشی هێنا و مارە سڕەکەی تێکرد و بردی لە تەویلەی ئەسپەکە داینا. تورەکە مارەکەی کردە ملی ئەسپەکەوە تاوەکو هەناسەی گەرمی ئەسپەکە گەرمایی بە مارەکە بگەێنێ و گەرمی کاتەوە. باخەوانەکە چوو بۆ لای باخەکەی و مار و ئەسپەکەی بە تەنیا بەجێشت. وردە وردە مارەکە گەرمایی بۆ هات و چالاکی کەوتەوە لەشی و هەستی پێوەدانی جوڵە. بیری پێوەدانی کردەوە دووبارە بۆیە ئەسپەکەی بە چاکتر و باشتر زانی و بۆ ئەمە بەسا ویستی پێوەی بە. مارەکە بە ئەسپەکەوەیە ژەهری خۆی ڕژان بەسەر جسمی ئەسپەکەیە. ئەسپەی بەستە زمان کەوت و گیانی دەرچوو. مارەی ناپاکیش بە خشەخشت بۆ خۆی بۆی دەرچوو.
کاتێ بەخەوانەکە هات بۆ لای ئەسپەکە ئەسپەکەی بینی گیانی تیان نەماوە و کەوتووە زۆر غەمبار بوو زیاتر لە ناپاکی مارەکە خەفەتی خوارد بۆیە بڕیاریە ئیتر لەمڕۆ بەدواوە هاوڕێتی ناپاک و فێڵزانان نەکە تەنها هاوڕێتی کەسانی بەوفا و دڵسۆز بکە چیرۆکەکەم خۆش بوو چەپڵەیەکی خایم بۆ من ڕێڵ بەڵێ چۆنی باشم ئەحواڵت چۆنە وەڵا باشم ڕێڵ لە پۆلی چەنی لە پۆلی شەشم لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافری ڕێڵ ڕێڵ بەڵێ ئەری لەو ساوە چیرۆکەکەم بۆ خوێندیتەوە شتێک هەر لە مێشتمە هاتووە چوو ئەوە دەسێ بە چی وای لێ هاتووە وەڵای دەسم کەوتم لەکوێ وەڵای لەسەرەوە بەچی بۆ کەوتی وەڵای بڵێم بۆ کەوت ئەیا وار لە مەودووە ئەگەڵ لە خۆ بێکە ئەنگاوەنی نەوەکو بکەویت و ئازاری پێ بگا ئەی دەسە چی لێ هاتووە وەڵای برینە برینار بووە بەڵێ باشە لە ماڵەوە بە پاکی تەداویکە بۆ ئەوی زوو برینەکە و چاک بێتەوە باشە بەڵێ ڕێڵ بەڵێ باشە گوندەکەی ئێوە بەڵێ لە زستانە ساردا گەرمە چۆنە وەڵای زۆر ساردە زۆر ساردا ئەرەوەڵا ئەی باشە دارەپڕنەوە بۆ خۆگەرمکردنەوە ناوەڵا بۆ وەڵای نابێت ئەی باشە ئەگەر مرۆڤ دارەکان بپڕێتەوە بەڵێ دەشت و دەرچی لێ و کاتە وەڵاش پیسە بێ پیسە بێ بەڵێ ئەی ئەو هەوە ئەو هەواش ناخۆشە بێ وایە ڕێڵ بەڵێ ئەی باشە تۆ چی بەو کەساناڵی کە دارە برنەوە بۆ سووتاندن و ئەو شتانە ئەڵێم وەڵا دارما بڕنەوە با ژینگەکەمان پاک بێ ئەی ئافرین ڕێڵ گیان یەک چەپڵێ خایم بۆ ڕێڵ هەر بژی دەست خۆش کازی وە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە ڕایبم یە ئەی کازی وەیجان کازی وە بەڵێ لە پۆلی چەنی دوو دوو بەڵێ ئەی ئافری کازی وە بەڵێ ئەو بووە جوان خۆ گۆڕیوە حەزی لە جلی کوردیە بەڵێ ئەی بۆ نەورۆز و باروانە لە بەریەکەی بەڵێ هەر بژی ئافری کازی وەجان کازی وە بەڵێ باشە قوتابخانەکەی ئێوە خۆشە بەڵێ حەزل لە چوانەیەکە زۆر مامەسابانەی کارامەی و ئاین ئاین بەڵێ ئافرین گرنگی بە وانەی ئاین بە لەبەرەوەی وانەیەکی زۆر خۆشە وانەیەکی زۆر پەروەردەیە شتی باشی تیا فێرەبی وایە بەڵێ ئافرین کازی وە بەڵێ گۆرانیە زانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەی پارێزم باخچەکەی دەرگاو شوشە و پەنجەری قوتابخانە گشکاتەیە ڕووناکیمان دەدات فێرمانەکە وریابین بۆ تنگانە ئازابی قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە یەک چەپڵی قایم بۆ کاسی وەی گیان ئافرین هەر بژی هەریات بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم وەڵا هەریات بەڵێ لە پۆلی چەنی حەوت حەوت بەڵێ ئافرین هەریات هەریات بەڵێ باشە گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکان بەڵێ چی ئاژەڵێک زیاتر بەخێوە بکەن وڵاغداری واتە مانگا و شت بەڵێ باشە ئەی مانگاکە شیرروشتیەیە بەڵێ باشە بەرهەمی شیرەمەنیەکانی چی لێکەن ئەی خۆی تەنیا بۆ خۆتانەی خۆن بەڵێ ئەی بەشی ئەوە ناکە کە لە شار بیفرۆشنەوە نەخێر ئەدی ئەوە مانگاکەی ئێوەیە لە دواوە ئەو نەخێر مانگای کێیە ماڵکە عزیزە ئیماڵێکە عزیزە بەڵێ یعنی ئیماڵی کازی وەیە بەڵێ لەوە سەوتی چەند زل بوو بەڵێ باشە مانگا سەلامە خوا نەخێر نەیخوا بەڵێ یعنی ئێسا بێ بۆ لای من نامخوا نەخێر ئەگەر ئەو تۆ دووریەکەیتەوە لێم بەڵێ زۆر لە مانگا و شتە ترسم ئەی تۆ ناترسی نەخێر ئەی لە چیە ترسی ماسە لە مار لە مار بەڵێ بۆچی لە مارە ترسی هەر لە چیرۆکەکەمانە باسمان کرد ماسە مار ژەهی پێوەیە مار ژاری پێوەیە ڕەنگە پێمانەوە بە مار سەڵ بە توشتی وا نازانێ وایە بەڵێ باشە ئەگەر مارێ بینی ئەبێ دووری خەیتەوە یان بیکوژی دووری خەیتەوە ئافرین ئەبێ ئەو پەڕی هەوڵی خۆتی لەگەڵا بەی دووری خەیتەوە وایە بەڵێ لەبەرەوەی سروشت بەو شتانەوە جوانە بەمارەوە بە چۆلەکەەوە بە کوونە پەپووە وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی خایم بۆریان نەبەس بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە مامۆستاگیان باشم ئەی یاخوار باشبی نەبەس بەڵێ خۆ من کوا مامۆسام ئێمنی شۆکو تۆ خوێندکارم بەڵێ نەبەس بەڵێ پێم خۆش بووم ڕاتم بۆ گوندەکەیەوە بەڵێ نەبەس
بەڵێ باشە لە پۆلی چەنی زیتەڵە لە پۆلی حوتم حوت بەڵێ ئەی ئافرین هەر بژیت باشە نەبەس قوتابخانەکەیەوە تا پۆلی چەنی تێە پۆلی حوت حوت بەڵێ. ئەگەر دەرچی بۆ پۆلی هێشتا بێ واز بین لە قوتابخانە نەخێر ئەی چیەکەن ئەبێ بچین بۆ کانی گۆران کانی گۆران بەڵێ دوورە لێرەوە بەڵێ ئەی بە چیە چەند بە سیارە بە سیارە بەڵێ دا ئەگاتان لە خۆتان بێکاتن بۆ بێ لەبەرەوەی ڕێگاکەی هەنێ دوورە وایە بەڵێ ئافرین باشە ئەبێ کات و چۆمان کرد بە سیارە خۆمان دەرکەین لە جامەکەەوە ئاوا نەخێر ئەبێشتی وا بکەین نەخێر بۆچی زۆر خراپە ئەوە خراپە ڕەنگە سەر لە شۆفێرەکە پشێوێنین و تووشی ڕووداویات و چۆبین وایە بەڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ نەبەس شاناس بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم باشی بەڵێ شاناس لە پۆلی چەنی پێنج پۆلی پێنج بەڵێ ئەی ئافرین شاناس بەڵێ ئەو ڕۆژانەی پشووە واتە قوتابخانەتان نییە بۆ نمونە پشووی بەهار پشووی نیوەی ساڵ پشووی هاوین ئێوە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن ماستە بەیاریکردن یان نەچینە دەرەوە خۆمان دەرەوە بەڵێ بۆ ئەو دەشت و دەرە خۆشە بەڵێ ئەی باشە ئەبێ زۆر دوورکەوینەوە لە ماڵەوە نەخێر بۆچی خراپە خراپە بەڵێ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی لەگەڵ دایکم قاپەکانەشم ئەزانی قاپشۆی بەڵێ ئەی ئافرین زۆر گرنگە مناڵا خۆیان فێری ئیشی ناوماڵکەن لەبەرەوەی هاوکاری خێزانەکانیانەکەن وایە بەڵێ باشە پێم بڵێ ئەی لەگەڵ خوێندنەوەیە چۆنی باشم حەزت لە پەرتو خوێندنەوەیە بەڵێ ئەی حەزت لە چیرۆکە بەڵێ ئێدە باشە منیش ئەمڕۆ گۆڤارێکی زۆر بەسوودم بۆیە ناون کە گۆڤاری پەپولەیە ژمارەیەکی زۆر چیرۆکی تایە هۆراوەی تایە زانیاری بەسوودی تایە باشە بەڵێ ئەتوانی بیخوێنیتەوە و سوودی لێ ببینی بەڵێ باشە بەڵێ شاناس بەڵێ ئەی تۆش وەکو هاوڕێکانە حەزت لە پۆشاکی کوردیە بەڵێ ئەی بۆ نەورۆزیش لەبەریەکەی بەڵێ ئەی گۆرانی و لەبەر بەسەر نەورۆزە ماستە گۆرانی شعری خوێندنەوەم لەبەرە شعر خوێندنەوە بەڵێ ئادی شعرێکم بۆ بڵێ خوێندەواری چرای ژینە ڕێگەی ئاواتی شیرینە سەرچاوی بیر و زانینە هۆشیاری و ڕاپەڕینە خوێندەواری ئازادیە سەرفرازی شادیە چارەی دەردی هەژاریە لە ناو بەری بێدادیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەت چەکی مەبەستە گزنگی وێژە و هەڵبەستە بەرجی پیتۆڵی و ناوداری ئاوادانی و گەشەداری گشت دەهێنان و زانیاری خۆی خوێندنەوە خوێندەواری ئافرین یەک چەپڵی قایم بۆ شانازگیان هەر بشی دەست خۆش خۆشمان بەڵێ چۆنی باشی ئەحواڵە ئەخوا بێەوەی بی یاخوا خۆش بی خۆشمان لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت بەڵێ ئافرین لە پۆلەکەتانە کێو بێکەوە ماوەسا ئەو کوڕۆ ئەو کوڕۆ ئەو کوڕێ ئەی ناوەکانیان بڵێ دانیار و نەبەز هەریان باشە پێم بڵێ گوندەکەی ئێوە چەند ماڵی تایە ماسە تقریبان 12 دوانزە ماڵ بەڵێ هەمووتان خزمی یەکترین بەڵێ ئەڵەن منیش ماڵم بێتە گوندەکەی ئێوە دەخێ بیستە چاومە حەزەکەی ئای بۆنە حەزەکەی ببم بە دراوسەی کامتان ماسە بەدڵی خۆ تۆکیۆ پێ خۆشێمەش پێ خۆ ببم بە دراوسەیەوە ئای بۆنە ئەخرێن یاری بکەین بێکەوە ئای بۆ نایکە چی یاریەکەکەنیەوە وڵای ماسە بڵێنی تۆپە دوو گۆڵی لەکوێیکەن وڵا ماسە لەم سەحی مەکتەبە لێرە بەڵێ وڵی ڕاستەکەی ئێرە زۆر خۆشە وایە بەڵێ باشە ئەو سەوتە چییە ئابەویایەت ئەو دەنگە ماسەوە قازە قازە بەڵێ قازە لە چی وڵای هەدی بڵێ قیق وڵای ئەی مراوی ئەڵێ چی خوران ماسە تۆنی و نازانم مراوی نازانی مراوی پێکەنێ واگە وایە بەڵێ ئەی باشە ورچەڵێ چی ورچە بینیوە نەوەڵە باشە پێم بڵێ ئەم ناوە ئاژەڵی کێوی هەیە بەڵێ چه ئاژەڵێکی زۆرەیە ماسە کەوێ شکە و ڕێوی بەڕاستە بەڵێ ڕێویشەیە بەڵێ ئەی لە ڕێوی فێڵباس ئەی مریشکەکاتان ناخوا بۆ نایخۆ ئەی خۆن بەڵێ ئەی باشە ئێمە ئەبێ ئاژەڵی کێوی بکوژین نەخێر بۆ لەبەری ژینگەکەمان پیس نەبێت بەوانەوە جوانە بەرەوەی ژینگەکەمان بەوانەوە جوانە سروشتەکەمان تێگەچێ وایە واتە لێرە ڕاو ناکرێ وایە نەخێر ئافرین زۆر پێویستە مناڵانی وەکو ئێوە گرنگی بن بە ژینگە بە سروشت نێڵن کەس لێرە ڕاوکە باشە بەسەرچە ئافرین یەک چۆبڵی قایم بۆشمان ستایش بەڵێ چۆنی باش ئەحواڵ و باشیە باشی
ستایش لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین ستایش بەڵێ باشە ئێوە یەنە دەرەوە لە کاتی قوتابخانەیە بۆ ئەم سروشتە جوانە نەخێر نایەن نە ئەی مامۆسای هونەرتانەیە بەڵێ فێری وێنە کێشانەکە بەڵێ ئەی تۆ حەز لە وێنە کێشانە بەڵێ وێنەی چی زیاترە کێشی شێر شێر بەڵێ واتە وێنەی ئاژەڵانە کێشی بەڵێ ئەی باش ئەتوانی وێنەی گوندەکەی خۆتان کێشی نەخێر زۆر ئاسانە بە مامۆسای هونەرەکەتان بڵێ بتانێنێتە دەرەوە لێرەوە ئەتوانن سەیری گوندەکەتانکەن و وێنە بکێشی باش بەڵێ باشە ستایش بەڵێ شەوان سەعات چەند نەخەوی دە چەند دە دا ئەی بەیانیا سەعات چەند هەڵەسی حەوت حەوت ئی بۆ قوتابخانە وایە بەڵێ ئەی لە قوتابخانە خەوەیە نەخێر ئەی بەیانیا نانەخۆی بەڵێ ئەی دوای ناخوارد نەبێت چی بکەی بێ خۆمم کۆری ئەی دانەکانمان نەبێت چی لێ بکەی بیشۆی بۆچی بۆیە پیسە بۆی میکرۆب لە ژێر دانەکانمان نەمێنێتەوە وایە بەڵێ ئافری ستایش بەڵێ گۆرانیە زانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ ئەی ڕقیب هەر ماوە قەومی کورزبان دانشکێنێ دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کۆر مردووە کەس نەڵێ کۆر مردووە کۆر زیندووە زیندووە قەنانەوێ ئاڵاکەمان زیندووە قەنانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی میدیایکەی خوسرەوی دینمانە ئاینمان هەر نیشتیمان دینمانە ئاینمان هەر نیشتیمان ئافرین یەک چ بڵێ قایمی بۆ لێبەر لاوی بەڵێ چۆنی باشم ئەحواڵە خوا سەلامەت لاوی ئەو بووە جوان خۆ گۆڕیوەوە چییە وڵاجلی کوردیە تۆ هەموو کاتێەوە خۆ جوانە گۆڕی بەڵێ ئەی بۆ قوتابخانە شاوە پاک و خاوێنی بەڵێ باشە یەک شتە لێ پرسم ئەو شتەی من لێ چی پێڵێ یاشماخ چی یاشماخ باشە ئەوە زیاتر لە چ ناوچەیەکە بەسرێ هەورامان ئافرین هەورامان پێویستە مناڵان ئەوە شارەزای پۆشاکی کوردی بن ئەو شتانی کە لە بەریەکەن بزانن لە چیەوە هاتوو لە چ ناوچەیەکە بەسرێ وایە بەڵێ ئافرین لاوی بەڵێ باشە پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی سێ بەڵێ ئەی ئافرین لاوی بەڵێ ئێوە لە گوندەکەتانە گرنگی بەژینگە و سەوزاییەن بەڵێ باشە پێم بڵێ ئێوە لێرە ساڵانە نەمامە چێنن بەڵێ چ نەمامێک زۆرە چێنن ماسا گوێز هەنار باشە چوالە مناڵەکان بەڵێنم پێیان لەگەڵ لاویە ئەم ساڵ لە کاتی نەمام چاندنە هەر یەکەتان و دوو نەمام بچێنن ئەزانی لەکوێ لە دەوروبەری قوتابخانەکەتان بۆ ئەوەی ڕێژایی سەوزایی قوتابخانەکەتان زۆر بێ باشە ئافری مناڵەکان بابزین لاوی گۆرانیمان بۆڵێ لاوی بەڵێ ئەدی شتێکمان پێشکەشکە بەڵێ دەی قوتابیم لە پۆلیسێ ئازاو ژیر بەڕێوجێ بولبولی گچکە و ساوە لە باخی ژیر بە پەروە شەیدای گوڵی زانستم هەر خوێندنەمە بەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشیژان لە چوارچێوەی کوردستان ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێ من هەر بشی لاویکە دەست خۆش دیمە چۆنی باشی ئەحواڵە دیمە لە پۆلی چەنی دوو ئافرین دیمە بەڵێ باشە ئەم گوندەی ئێوە ئاوی هەیە بەڵێ ئەدی کوا ئاوەکەی لەکوێیە وڵا ئەلولایە ئەو سەوتە خۆشە ئاوەکەیە بەڵێ ئەی باشە ئەبێ مناڵان بچنە لای ئاوەوە ببێ پرسی گەورەکانیان نەخێر بۆ ئەخرابێ پرس بکەن دەنگە بەرزکەرەوە جۆم لێو نییە ئەبێ پرسکەن ئەبێ پرسکان ڕەنگە بکەونە ئاوەکە و خوانەخواسە بخنکێن وایە بەڵێ بۆیە مناڵان نابێن نزیک بنەوە لە ئاو و لە چەم و لەو شتانە وایە بەڵێ ئافری ئەی باشە پێم بڵێ ئەبێ ئێمە دەبە و ئەلاگە و شتی وا بکەینە ئاوەکەوە نەخێر بۆ بۆی ئاوەکەمان پیسە بێ ئاوەکەمان پیسە بێ و دوای بە کەڵکی خواردنەوە نایە وایە بەڵێ ئافرین دیمەجان کەواتە پێویستە مناڵان سروشتەکەیان پارێزن ژینگەکەیان پارێزن وایە بەڵێ ئافرین دیمە بەڵێ گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ هەی ڕەقیب هەر
ماوە قەومی کورزمان ناشکێنە دانەری تۆپی زەمان ناشکێنە دانەری تۆپی زەمان کەس نەڵە کور مردووە کەس نەڵە کور مردووە کوور زیندووە زیندووە قەت نارەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نارەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی میدیا و خەی خوسترەوی دینمانە ئاینمان هەر نیشتیمان دینمانە ئاینمان هەر نیشتیمان ئافرین یەک چەبڵێقانی بۆ لێبەر هەر بژیت دەست خۆش دانیار بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە باشم سپاس دەکەم ئەیگاخوا هەمیشە باش بیت دانیار بەڵێ تۆ شاناس چی یەکترین خوشک و برای یەکین خوشک و برا یەکترین بەڵێ یەکتری تا زۆر خۆشەوێ بەڵێ ئەی من تا خۆشەوێ بەڵێ ئەی پێتا خۆش واتم بۆ گوندەکەتان بەڵێ ئەی ئافرین دانیارجان منیش زۆرم پێخۆشاتم بۆ گوندەکە ئێوە بەخێر لەبەرەوەی بێ. لە نزیکەوە چاوم بە ئێوە کەوت بووین بە هاوڕێی یەکتری وایە وایە ئێ باشە دانیار لە پۆلی چەنی حەوت حەوت بەڵێ ئافرین دانیار بەڵێ باشە مناڵان ئەبێ زیاتر سەیری ماوەی مناڵان کەن یان ئەبێ یاری بە مۆبایل و تابلێت و شت بکەن سێری ماوەی منداڵام بکەن ئافرین ئێستا تۆ یاری بە مۆبایل و شتەکەی نەخێر ئافرین لەبەرەوەی چاومان کزە بێ بەڵێ. لە خوێندن دوامانەخوا بەڵێ. تااقەتی خوێندنمان نییە خەومان ئەزڕێنێ وایە بەڵێ وایە ئافرین لەبەرەوە پێویستە لە بری ئەوەی کە سەیری مۆبایل و شتکەی سەیری ماوەی مناڵانی کورساتکەین وایە وایە ئافرین دانیارجان دانیار بەڵێ گۆرانیەکەم پێشکەشکە دەی ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورزمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خوسرەوین دینمانە ئاینمان هەر نیشتیمان دینمانە ئاینمان هەر نیشتیمان دیمان یەک چەپڵێکانی بۆ لێبەر هەر بژیت دیە بەڵێ چۆنی باشی ئەحواڵە چۆنە باشش ئافرین دیگیان لە پۆلی چەنی چوار چوار بەڵێ دیە بەڵێ باشە پێم بڵێ ئەوە دەنگی چی بوو هاو لەو سەرەوە گوێ درێژ بوو بەڵێ ئێوە گوێ درێژتانەیە ناوەڵە ئەی گوندەکەی تیاتی بەڵێ بۆچی بەکارێنن داروشتی پێبن واتەشتی پێگوازنەوە وایە بەڵێ ئەی باشە ئازاری ئێن نەخێر ئازاری ئێن نەخێر ئازاری نێن دوای قسەتان لەگەڵ ناکەم باشە ئەبێ مناڵان ئازاری گیانەوەران بن نەخێر بۆچی لەبەرەوەی عادەتیان پێ لەبەرەوەی ئەوانیش گوناحن بەسە زمانن ڕۆح لە بەرن ئەوانیش پێویستیان بەوەیە کە ئێمە خۆشمان بوێن وایە بەڵێ باشە تۆ چه ئاژەڵێکە زۆر خۆشەوێ ئەڵا هەمووی هەمووی بەڵێ ئەی پشی لەو خۆشەوێ بەڵێ پشیلەی تیا گوندەکەتان بەڵێ زۆر ئەرەوەڵە ئەی خواردنیان بۆ دانی بەڵێ ئەی بۆ چۆلەکە و شت ئەرەوەڵە ئافرین پێویستە مناڵان خواردن بن بە چۆلەکە بە پشیلە بە ساک بەو ئاژەڵانە باشە بەڵێ ئافری دیە بەڵێ گۆرانێکم بۆڵێ بەڵێ دەی لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم دەرگای مەکتب کرایەوە پشیە ڕیم بڕایەوە و جارنەوەری قوتابخانەیە کە بەزانین هێلانەیە بە یەکتر شاد دەبین و ڕێگای خوێندن دەگرینەوە ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی مناڵەکان ئەزانن من ئەمڕۆ زۆر زۆر دڵم خۆش بوو لەگەڵێوەیە ئێمەش لەبەرەوەی زانیاری زۆر باشتان نامێت لەسەر ژیانی خۆتان و گوندەکەتان گفتوگۆی زۆر خۆشمان کرد وا بوو بەوی وایم کە دەرفەتە بێجارێکی تر بێن بۆ لاتان و بۆ خۆمان سەیرانێکی خۆش بکەین بەیەکەوە ئەمێ پێشتان بڵێم بەڵێنم پێیان گۆڤارێکم بۆ هێناون گۆڤاری پەپولە ژمارەیەک چیرۆکی زۆر خۆشی تایە هۆراوەی زۆر خۆشی تایە توانێت سوودی لێ ببینن باشە؟ ئەبێ بەڵێنیشم پێبەن بۆ ئەم بەهارە هەر کەسە و دوو نەمام لەکوێ بچێنێ؟ ئەی ئافرین مناڵینا من لێرەیە بەجێتان هێڵم هەتا جارێکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحەفیز